سیستەمی گۆڕینی ئاخاوتن بۆ زمانی شیرینی کوردی. بە ناوی خودای گەورە و میهرەبان. سڵاوی خودای گەورەتان لێبێت. بەڕێزان خۆشەویستان، زۆر خۆشحاڵین کە لەم ڤیدیۆیە بە خزمەتتان شاد دەبینەوە. باس لە چۆنیەتی دروستکردنی سیستەمی گۆڕینی ئاخاوتن بۆ زمانی شیرینی کوردی ناوەڕاست بکەین. ئەم سیستەمە کە تیایدا ئاخاوتن ئەگۆڕێت بۆ نووسین، ئاخاوتنەکانمان ئەگۆڕێت بۆ نووسین بە شێوەی ڕاستەوخۆ. واتە تۆ ئەتوانی قسە بکەیت ڕاستەوخۆ قسەکانمان ببێت بە نووسین. ئەمەش بۆ زمانی کوردی بۆ یەکەمین جار بەردەست ئەبێت بە شێوەی